ڕۆشنا بەرکەوتووی چەکی کیمیایی هەڵەبجەیە ماوەی ساڵێکە تووشی خوێنبەربوونی سیەکانی بووە و لە 15 مانگەوە لە نەخۆشخانەی فراکەوتن چاودێری دەکرێت کەسوکاری دەڵێن ساڵێکە بڕیارە بنێرێتە ئەڵمانیا بۆ چارەسەر بەڵام پشتگوێ خراوە و ئەگەر حکوومەت بەدەمیانەوە نەیەت کەمپینی کۆکردنەوەی پارەی بۆ ڕادەگەێنن. وەڵای ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ ئەوە تایسە خۆتان بینیتان لە ژوورۆ هیلاکە لە 15 مانگۆ ئێمە لێرەین. بردمان بۆ قایمقام موعیدی هەبوو لەگەڵ قایمقامە ئاوا بە مشت خوێنی هەڵهێنایە پاریش ئاوای لێهاو ڕۆژ بە ڕۆژ هیلاکە بێ ئەگەر نێن بەدەمیەوە هاوکاری بکەن شتێکی بۆ بکەن چارەسەری لە دەروی وڵاتە ناچارین کەمپینی بۆ ڕاگەێنین. پزیشکێکی پسپۆر کە چاودێری دۆخی تەندروستی بەرکەوتوەکە دەکات دەڵێت تەنیا چارەسەر ڕاوانەکردنیەتی بۆ وڵاتی ئەڵمانیا. ئەم حاڵەتە و ئەخوازێت لە سنتەرێکی پێشکەوتوو لە دەرەوە ئیشەکانی بۆ تەواو بکرێت. ئەو سنتەرەشی کە تا ئێستا قسەی دەستەکراوە ئاماژەی پێکراوە لە وڵاتی وەکو ئەڵمانیایە. ئەمە چەندین خاوەنی شەهیدین و هەمومان دانەدانە بە برینداری ژیانیان لەدەستداوە. من لە 2006 باوکم شەهید دەبێ لە 2020 تا دوو برام بە دوای یەکا دوو مانگیان بین نابێ و خۆشم بریندارم. یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەبوو لەسەر خەت وایە بۆ ئێمە. شەوی ڕابردوو کە دەکاتە 18 سەرنوێزەی مانگی سێ بەرکەوتوویەکی دیکەی کیمیایەکەی هەڵەبجە گیانی لەدەستدا. بەوەش لە ساڵی 2023 تاکو ئێستا 122 بەرکەوتوو گیانیان لەدەستداوە. هەر کەسێک لە بەرپرسیارەتیا بێ بیهێنە بەرچاوی خۆت ئەمڕۆ ڕۆژی عەرەفەیە و هەموو خێزانەکان کۆ ئەبنەوە بۆ ئەوەی کە جەژنەکە پێکەوە بەسەر بەرن. بەڵام ئەم خوشکە بە ڕێزە 5 مناڵی هەیە سییانیان لە خانەقینە دانەیەکیان لێرە لە ماڵی خوشکێکێتی یەکێکشیان لە لای خۆیەتی بۆیە بۆ بریندارانی کیمیاباران هەموو ڕۆژێک 16 سێ. لە ئێستادا 6 بەرکەوتووی چەکی کیمیایی هەڵەبجە پێویستیان بە چاندنەوەی گلێنەی چاو و نەشتەرگەریە بۆ باشبوونی تەندروستیان. بەڵام ئەگەر حکوومەت بەم شێوەیە بێخەم بێت و ئاور لە تەندروستیان نەداتەوە ڕەوشی تەندروستی ئەوانیش لە مەترسیدایە. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.